بەس قۆنەرەکانیان لە بنەماڵەی بەرزانی و تاڵەبانی گەورەتر و پیرۆزترە. هەرچەندە زۆر هەیە پێی ناخۆش بێ کە من ئەو قسانە دەکەم، بەڵام ئێمە 11 ساڵە چاوەڕوانی خوێنی ڕۆڵەکانمانەکەین و خوێنی ئەو ڕۆڵانەی تریش ڕۆژنامەنووسان و هەموو شەهیدانی تر کە لە ڕێگای ئازادیدا بەدەستی چەپەڵی بنەماڵەی بەرزانی و یەکێتی شەهید کراون. ئێمە ئەوانە بە شەهیدی ڕاستەقینەی ئەم نیشتیمانە ئەزانین، نەک ئەو شەهیدانەی کەوا لە ڕێگای حیزب و لە ڕێگای بنەماڵەی پارتی و یەکێتیدا لە شەڕی براکوژیدا خۆیان ناوە بکوشت. ئەوانە من بە شەهیدیان دانانێم و شەهیدیش نیم. شەهید ئەوەیە کە لە ڕێگای ئازادیدا بۆ خەڵک خۆی دابێ بکوشت، نەک بۆ ئەوەی کەوا بۆ پلە و پایە و کورسی خۆی داوە بکوشت و کە ئەمڕۆ خۆی بە سەروەر بزانێت. بەڕێزان، من لێرەوە بە خێراتنی مامۆستا بەدەل بەرواری و هەموو ئەو مامۆستایانەی ترەکەم کە هاتوون بۆ ئێرە. بەڕێزان، ئێمە هەتا مردن ئەبێ هەناسەی سار دەڵکێشین بۆ ڕۆڵەکانمان، بەڵام ڕۆژێکە بێت کە ئێمە چ لە منتیقەی بەرزان بێ چ لە منتیقەی سلێمانی بێ بچینە سەر گۆڕی ئەو دوو تاوانبارە کە بە خوێنی ڕۆڵەکانی ئێمە هاتوونەتە سەر ئەو کورسیە و ئەم ڕۆژ ڕۆڵەکانی ئێمە ئەکوژن. تاکەی ئێمە بناڵین بەدەستی ئەمانەوە، ئەبێ ئێمە شۆڕشێک بەرپا بکەین جارێکی کە پێشەکی ئەوە دێت کە لە بەرپرسانەوە دەستی پێ بکەین کەوا ڕۆڵەکان خەڵکی کوردستان شەهید دەکەن. کاوەگەرمیانی زەردەش عوسمان لە پێناوی چیدا و یا ڕۆژنامەنووسانی تر لە پێناوی چیدا شەهیدتان کردن لەسەر کەلیمەی حەق کە داوای حەقی خەڵک و حەقی خۆیشیانە کرد، بەڵام بەداخەوە ئەمانە نەحەق زانن نەحەق بێژن، ئەمانە بەس ئەزانن کەوا لەسەر بۆرەکانی نەوت بژین و خۆیان بە سەروەر و گەورەی خەڵک بزانن. من لێرەوە ئەیڵێم نە گەورە نە بە گەورەیشیان ئەزانم، لە ژێر پێڵاوەکانیشمان. من زۆر سوپاسان دەکەم. مەمنون. زۆر سوپاس بۆ شێرزایی. بەڕێزان، کۆمەڵێک بروسکەی ماتەمینیمان بەدەستگەیشتووە، بەس ناوەکانیان دەخوێنینەوە. چالاکوانی مامۆستایانی ناڕازی ڕافەڕی. من پشتێکی بریندارم لە خامچی خۆم ڕافەڕیوم، من لافاوێکی لاسارم لەو کەرارە هەڵساوم کە تەنگیان پێ هەڵچنیوم. نانیشمەوە نانومەوە بێ ئارامم، ئارامی من چرایەک بوو ڕەشەبای دەورم خوێنی ڕەش، بەزەیی من زەریایەک بوو بینینیان پێوە ناو هەڵیان مشت. نانیشمەوە نانومەوە بێ ئارامم. وتاری کۆتایی وتاری بنەماڵە لەلایەن هێمن عومەر برای شەهید مامۆستا هێرش دەخوێندرێتەوە. با بفەرمێن. چیت کرد؟ تێپی لێ خالی یەک دقیقە من ئەنا تێپەچ لێ دەولێتی تێپەکەی لێ بەدەستەوە بۆی بگرە بەدەست یەکتام یەک دقەوە تێپەکەی لێدا یەک دقە لێت تەواو دەست بەناوی خدای گەورە و میهرەبان. ئازیزانی سەرمەزاری شەهید مامۆستا هێرش،
خانەوادەی سەربەرزی شەهیدان، مامۆستایان، ڕۆژنامەنووسان، پەرلەمانتار و دەستگا ڕاگەیاندنەکان ئامادەبوانی بەڕێز. سەرەتا زۆر بەخێر هاتنتان دەکەین و سوپاسی بێپایانمان هەیە بۆ ماندووبوونتان کە زۆرێکتان ڕێگای دوورتان بڕیوە بۆ ئامادەبوونتان لە 4مین ساڵیادی شەهید مامۆستا هێرش. ئامادەبوونتان دووپارکردنەوەی ئەو پەیمانەیە کە بۆ درێژەدان بە ڕێگای شەهید هێرش داتانە. بەڕێزان، کۆبنەوەمان لەسەر گڵکۆی شەهید مامۆستا هێرش و یادکردنەوەی ئازارێکی هێندە قوڵ و مەزنە مەگەر تەنها بە دادگایکردنی بکوژان لە دادگایەکی عادیلانە کەمێک ئەم ئازارەمان کەم بکاتەوە. شەهیدانی نان و ئازادی و شەهیدانی دیکەی ڕێگای ئازادی شەهیدی ڕۆژێک یادکردنەوە نین، بەڵکو شەهیدی هەموو ڕۆژ و ساڵ و سەعات و سرکەیەکن و بە خوێنی گەش و ئاڵی ئەوان بەردەوامی ئێمە ڕوو لە ئایندەیەکی ڕوونی. بەڕێزان، ئەم دەسەڵاتە بۆتە مەزنترین هەڕەشە بۆ مافی ڕەوای ئێمە و گەلەکەمان، بەڵام لێرەوە پێیان دەڵێن زی و تیرۆر و تاوانەکانیان کۆن دەبێت، بەڵام هەرگیز لەبەرچاوی ئێمە و ئازادی خوازان ور نابێت. ئەگەر مەبەستیانە لێرەوە کۆتایی بەستەم بێت و دادگایەکی ڕاست و دروست و بێلایەن هەیە بفەرمون دۆسیەی شەهیدانی مامۆستا هێرش بە شەهیدانی دیکەی دەستی خەدر بەکراوەیی لە دادگاکاندایە. بەداخەوەی ئێمە دەبینین لە ئەرزی واقعدا ڕۆژانە کەیسەکانی تیرۆر و شەهیدکردنی ئازاری خواسان بەرەو ڕووی مرگ چوونی هاونیشتیمانیان لە زیادبووندایە. تاوانباران و بکوژانیش بە ئازادانە بەناومان دەسوڕێنەوە. دوای 4 ساڵ ئەم کارەسادە دیمەنەکان لە کوردستان خوێناوی تر بووە و ژینگەی ڕۆژنامەنووسی ترسناکتر و زیاتر لە جاران مافی مامۆستایان و موچەخۆران دەخورێت. شەرمەزاریە لە ژێر سایی دەسەڵاتێکی بیردەست و نەخوێندەوار کە دەستی ڕەشیان بردووە بۆ خوێنی ڕۆڵەکانمان بە بێدەنگی دابنیشی. ئێمە هەر لە شوێنی خۆمانین و لەسەر هەڵوێستی خۆمان سوورین، نە بێدەنگی دادگا و دادوەرە چاوترسێنراوەکان پاشەکشەمان پێ دەکەن، نە فشاری گەورە دزوو حیزبە بۆگەنەکان دەمان بنەدواوە، بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر هەنمان دەدات بۆ خەبات و تێکۆشان تا کۆتایی هێنان بە دەسەڵاتی مافیاگەری و منهوڕی. ئازیزانی شەهیدانی قەڵەم و شەهیدانی هەفتەی شوبات و شەهید مامۆستا هێرش، بەڕێزان، مامۆستا هێرش و شەهیدانی هەفتەی شوبات و شەهیدانی هەفتەی قەڵەم بێرترین دەنگ و خێراترین ئازادی خوازی ئازا بوون کە لە هەر کۆمەلگایەکی تر بووایە ڕاپەرین و گۆڕانکاری گەورەی بە دوای خۆیدا دەهێنا. ڕژانی خوێنی مامۆستا هێرش و شەهیدە هاوڕێوازەکانی گروتینێکی گەورەی بە خەباتی ئازادی خوازانەی ڕۆڵەکانی گەلەکەماندا سەرچاوەی هۆشیاری و بێری بوو بۆ گەنجانی گەلەکەمان. ئێمەی پێشەنگی قوربانیدان ڕوو لە خەڵکی کوردستان داوامان ئەوەیە کە خۆیان لەم کەیسانە بەخاوەن بکەن و قوربانیدانی شەهیدانمان بکەن بە چەخماخەی خەباتی تازەی ڕزگاری لە دەسەڵاتی بێباک و مافیا ئاسا. لە کۆتاییدا ئەمە دووپات دەکەینەوە، یەک زەڕە لە مافی خۆمان خۆش نابین و هەمان خواست و داوای یەکەمین ڕۆژی شەهیدبوونی مامۆستا هێرش دەڵێنەوە. هاواری ئێمە و بنەماڵات شەهیدە سەربەرزەکان بۆ دووبارە نەبوونەوەی تاوانی لەم شێوە و دانانی خاڵی کۆتاییە بۆ ئەم دەسەڵاتە. دەبێت جەلادەکان باش تێبگەن و بزانن ئەم تاوانە وەخشیگەریە بە ئاسانی بەسەریان تێپەڕ نابێت. لە خوێنی یەکە بە یەکەی شەهیدان خۆش نابین و هەرگیز ماندی نابین و پێداگری دەکەین لەسەر بەدەستهێنانی مافە زەویدراوەکانمان. وەک بنەماڵەی شەهید مامۆستا هێرش بەڵێن دەرین تا دواترکە ساتی ژیانمان ببین بە هەوری ڕەش و زریانی بەهێزی دەنگی ئازادی بەسەرسەری بکوژانی ڕۆڵەکانمان. زۆر سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەبینینی ئێوە لە 4مین ساڵوەگەری شەهید مامۆستا هێرش ئازارەکانمان کەمتر دەبێتەوە. هەڵوێست و پاڵپشتی ئێوە وامان لێ دەکات بەردەوام بین. هەر هەبن ئێوەی ئازیز. زۆر سوپاس. ئێوە ئەتوانن شعرمان دەربەدەرکەن، قوڵدانەکانی چیرۆکمان ورد و خاشکەن، ماڵەکانمان بدەن بە کۆری دووکەڵ و دەبابەدا و بە کۆمەڕ بیان جۆزنەوە. چێ نایزانێ ئێوە ئەتوانن ئازارمان لە پێکەنینی خۆتانە بکەن. بەڕێزان، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە 4مین ساڵیادی شەهیدی مامۆستا هێرش شەهیدینان و ئازادی. دووبارە بەخێر بێت. ئەوەی هەرگیز پێتان ناکرێ سڕینەوەی ئازادیە لە ڕەحمانە، کوشتنی عەشقی ئەبەدی داروبەردە لە ناخمانە، ڕاماڵینی خۆشەویستی دیار بەکر و کەرکووکە
لە دڵمانە کۆتایی ئێمە کاتێکە کە کۆتایی هەناسە هات ئەوەی